سڵاوتان لێبێ. خواردن و شێوازی ئامادەکردنی گزارش لە کولتوری هەر کۆمەڵگایەک دەکا. زۆر بەکارهێنانی خواردن لە چێشتخانەی کوردیدا و فرێدانی بەشێک لەو خواردنە ئامادەکراوانە باسی ئەم جارەی بەرنامەی ڕوانگەمان دەبن. لەگەڵمان بن. خۆراک و شێوازی خواردن و چۆنێتی ڕازاندنەوەی سفرە و مێز و قەبارە و جۆری ئەو خواردنانی کە ئامادە دەکرێن تەنیا گزارش نییە لە چالاکیەکی پێویست بۆ بەردەوامبوونی ژیان، بەڵکو ڕەهەندێکی قوڵتری کۆمەڵایەتی و کللتوری هەیە بە چەشنێک کە ستایل و نەریتی خواردن زۆر جار دەبێتە پێناسە بۆ میلەتێک. ئەمڕۆ ژیانی سەردەم وای لە تاکەکان کردووە کە لە ناو خێرایی ژیاندا خێرانان بخۆن و زۆر بخۆن و زوو بڕۆن و لەژێر کاریگەری ڕیکلامی کۆمپانیا گەورەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر هەوەسی زۆر خواردن لە ناو مرۆڤدا گەشە دەکات. بە ڕۆژ و بە شەو لە کوردستان ڕیستۆرانت و کەبابخانەکان جمەیان دێت. ئەوانیش بۆ ڕازیکردنی میوانەکانیان بە جۆرێک مێزیان بۆ دەڕازێننەوە کە لە زۆربەی حاڵەتەکاندا بەشێکی زۆری ئەم خواردنە بەجێ دەمێنێ و فڕێ دەدرێ. کاک زەکەریا، ڕۆژانە ئێوە چەند گۆشت ئەکڕن؟ چەند گۆشت سەرفە بێت لە چێشتخانەکەتانە؟ چێشتخانەکەمان چێشتخانەی بەناوبانگە، عالەمەکی زۆر سەردانی ئێرە دەکا، یعنی نسبەتی زۆر ئەمە لە گۆشت لێرە سرف دەکەیت. تەمان بەیانیان تا شەو تا خلاص دەبین احتمالی 400 کیلۆی هەیە. حەزەکەم بزانم دیاردەیەک هەیە لە لای ئێمە کە ئەبینین مێزی چێشتخانەکان زۆر جار حتا لە سۆشیال میدیاشە ئەو شتانە ئابینین مێزی چێشتخانەکان پڕە لە خواردن کە بەجێ هەڵراوە. لە زۆر لە چێشتخانە گەورەکانە کە خزمەتگوزاریان زۆرە بۆ نمونە زەڵاتە و شۆربا و خواردنی زیاتر زۆردانن. ئەم حاڵەتە لە لای ئێوە چۆن چارەسەری ئەوتان کردو کە وانە بێت کە خواردنەکان زۆر فڕێبە؟ وەڵی بە نسبەت خواردنی زۆر ئەوە بڵێ لە کوردستان ئەو شتە هەر هەیە، یعنی لە کۆنەوە ئەو شتە هەبووە. ئێمەش داوا دەکەن ئینشاءڵڵا ئەو سیستەمە لێرە بەکاردێنین. ئێمە ئێستا لێرە محاولەکمان کردو ئەو سیستەمە لێرە بەکاربینین، خواردنێکی زۆر لە بۆ ئەو خەڵکانە پێشکەش نەکەین کە ببیتە هۆی خەسارە و فڕێدان و یعنی محاولەی ئەو شتەمان کردیە، بەس ئەوە بە جۆرەی سیستەم دەکرێتن. حاڵەمەکەش بە جۆرەی ئەو چێشتخانانەی کە ئێستا دروست کراوە. ئێستا ئێمە چێشتخانەی ڕاقیمان دروست کردووە، سیستەمەکەش یێواش دەگۆڕین. یعنی ئێستاش ئەگەر پیشانی هاوڵاتیان بدەیت ئێمە خواردنێکی یعنی کەم و خواردنێکی بەتەم پێشکەشی ئەو خەڵکە دەکەیت. لەوانەیە بەشێک لە گرفتی ئەو خواردن فڕیانە ئەوە بێت کە چێشتخانەکان زۆر خواردن دائنێن. بۆ نمونە کە تۆ داوای نیو قۆزیەکەی بەڕاستی گۆشتێکی زۆری لەسرە، برنجەکە زۆرە، چەند جۆرێک شلەیە، چەند جۆرێک زەڵاتەیە، هەمووی لە قاپی جیاجیایە. ئەمانە زۆر جار ئێمە بەبەر چاومانەوە ئەبینین کە نیوەی جاری واشە نیوەی زیاتر لەسەر مێزەکە ئەمێنێتەوە. ئەمە بوویتە بزانێ ئێستا لە کوردستان شتێکی زۆر خراپ هەیە. یعنی منافەسە هەیە، تو منافەسە بکە لە خواردنێکی خاوێن و خواردنێکی جوان پێشکەشی و خەڵکە بکە. هەڵدەستی منافەسە لە چ دەکات؟ 5 نەوە زەڵاتە پێشکەش دەکات. یعنی گۆشت نیو کیلۆ گۆشت دادنێ. دەڵێ ئەو کەسانی کە دێنێ ئێرە ئەو خواردنە زۆرە ببینن، ئەو زەڵاتە زۆرە ببینن، حتا زاریشکە دێن. بەخۆی ئەمە لە ئەسڵ و ئەساسدا ئەمە غەڵەتە. چەنی ئەو گۆشتە ئەبێتە فڕێدان؟ چونکە تۆ زانی فڕێدانەکە زەمبی ئێوە نییە، خەتای ئێوە نییە. ئەوەیە کە گۆشتێک لە بەردەمی کەسێکایە پارچەیەکی لێ خوات و باقیەکەی بەجێ هێڵێت. ئەم گۆشتە چەنی فڕێ ئەدرێت؟ بەخۆی سبەینە قەسابەکەم گاز کرد کە ئەو گۆشتەی خاوێنمان کردبەوە، ئەو چەرمانەیە کە لێمان کردبەوە، بەخۆی شتەکەی پێی دەڵێن دەمار. ئەو دەمارانەی کە لە گۆشت دەرمان هینا بوو بۆمان کێشە 18 کیلۆ بوو. یعنی پێم گوتم ئەمە ڕۆژانە ئەوە 18 کیلۆ لێ فڕێ دەدەم. بێ لەوەی کە ئەو 18 کیلۆیە من فڕێم داوە، مشتریش هەیە کەبابەکە گەورەیە، داوای نەفرێکەکە 3 کەبابی بۆ دێ، دەبینی کەبابەکی بەجێ دێری، کەباب و نیو بەجێ دێری، هەشە هەمووی دەخوا. حەزەکەم بزانم بە تەقدیری تۆ بڕی چەند ئێوە ئەوەی کە هێشتا شیاوە بۆ خواردن بەڵام فڕێ دەدرێت. ئەتوانی بە تەقدیری خۆت شتێکم پێ بڵێ؟ لە شیو زۆر دەمینێتەوە، لەبەر ئەوەی ئێستا ئەو قۆزی شامەی کە ئێمە دروستی ئەەکەین
زۆر کەس بانگمەکە دەلێ ئەو قۆزی شامە زۆر گەورەیە ئەوە بەشی 2 نەفەر 3 نەفەرە منیش دەچم بە تەباکە دەرم کاکە ئەو خەڵکانێک کە دێنە ئێرە دەلێ وەستا دەستکاری نەکەی دەستکاری بکەی بازار تێک دەچی ئەو کەسانی کە بۆ قۆزی دێنجارشکە نایەنەوە لەبەر ئەوەی مەتعامەکانی دیکە بەو نوعی پێشکەش دەکەن سیستەمی ئەو چێشخانەیە سیستەمێکە دەبی کابرا دابنیشی زەڵاتەیەک بخوا سوپێک بخوا دوایە چاوەڕێی خواردن بکە بەس لێرە خەڵکەکە لەگەر سوپەکەت لۆدانا و زەڵاتەکەت بۆدانێ یەکسەر دەیەوێ خواردنەکە بێتە پێشی ڕۆژانە ژمارەیەکی زۆر خەڵک ڕوو ئەکاتە ئەم چێشخانەیە و خواردنی لێ ئەخوا با بزانین لەم خواردنانەی لەناو ئەم چێشخانەیە دروست دەکرێت چەندی دەخورێ و چەندیشی خەسار دەبێت وەستا ماندوو نەبی باشی زۆر سوپاس ڕۆژانە چەند سەعات لێرە ئێوە گۆشت و کەبابە بژێنن ئێمە تقریبا 13-14 ساعت بەڵام 13 هەتا 14 ساعت بەڵام بەیانیان 220-230 کیلۆ دەفرۆشین ئێوارانیش 206-270 ئەوە لەبەرەوە ئێمە فەرعەچکەشمانەیە لەناو بازار ئەوانەی پێیان بکرێت چنە بازار ئەوانەی پێیان نەکرێت بچنە ناو بازار دێنە لای ئێمە دێنە ئەولایە ئەو بڕۆگۆشتەی کە باست کرد تەنها لەم چێشخانەی ئێرێ ئەوەندە ئایدی کەبابخانەی بێجگە لە قۆزی و لە مریشی برژا و لە گەز و لە ستێک و لە ئەشای تر بەعام بەڕاستی عڵاتی هەڵە زۆردا خواردن بە جێهێشتن لەسەر مێزەکان زۆرە بەڵام ئەمە وەک خزمەت گوزاریە کە هەمانە لێکوانە داوایانێ دەکەین بۆیان بکەین بە سەفەری یاخودنان ئەو خواردنێک کە لایان دەبینێتەوە لیان زیاد دەکاتن ئێمە هەڵدەچین بۆیان دەکەین بە سەفەری و دەتوانین لەگەڵ خۆی بباتەوە بۆ ماڵەوە داواکارین لە خەڵک زیاد لە پێویست داوانەکان بەڕادەی ئەوەندەی کە بۆیداندا ئەوەندە داواکاتن کە پێی دەخورێتن لە ماڵەکانی کوردستاندا ڕۆژانە سێژەم خواردن دەخورێ لە ژەمی نیوەڕۆ و ئێواراندا خواردنێکی زۆر بە ماوەیەکی زۆر و ماندووبوونێکی زۆر ئامادە دەکرێت لە کاتێکی کورتیشا دەخورێت و بەشێکی زۆریش لەو خواردنە لەوانەیە فڕێ بدرێت لە زۆربەی خانۆکاندا ئێستا ئێمە بۆ ئێوارە خوانێک سەردانی خێزانێکی کورد دەکەین لەگەڵمان بن سنوورخان ئێستا تۆ خواردنی ئێوارەت ئامادە کردەوە نییە؟ ئەم خواردنە ئێمە چەند کەسین؟ حەوت کەسین ئەو چەشتەی کە لێنراوە حسابی 8 کەس بۆ 9 کەس کراوە بە زیایەوە تۆ جار هەیە کەسێکیات بەسەر سفرەکەتە بێ حسابێکی کەسێکی زیای بکەی کولتورەکەی مەوا فێر کراوە دایمە میوان لە کاتی نان خواردنە ئیتر خۆی پیاکات و بێت و حسابی منیش پێم وتی 3 کەسین 4 کەس هاتین ئەوە حسابی 8 بۆ 9 کەس کراوە چێشتەکان بە مەزبوطی ئەگەر 2 کەسی تریش ئیزافە بێت مشکلە نابێت چێشتەکانیش شۆربە و یاپراخە چەند بەو ئیشەوە سەرقاڵ بووی لە سەعات چەندەوە مەشغوڵی بەو ئیشەوە نزیکی 2 سەعات و نیوی ویست چونکە یاپراخ خۆی تۆزێک ئەرکەکەی گرانە تا و هەموو شتە ناوەکەی دەرەهێنیت و ئیتر قیمەکەی حازرەکەیت و ئەی پێچیتەوە ئەوانەی زەحمەتە بەتایبەت دەرهێنانی شتەکانی تۆزێک زەحمەتە کە ئەوی تەواوی ئیتر تەواو کاتی زۆر ئەبات بەس بە هەمووی نزیکی 3 سەعات کاتی برد بە ماوەی چەند خواردنەکە ئەخورێ مەجلیس بۆ مەجلیس ئەگۆڕدرێت هەندێک جار هەیە ئەو کەسانی کە لەسەر سفرەکان فێر بوون زۆر بە خێرایی نانەخۆن لەوانەیە بە 3 خولەک بۆ 4 خولەک سفرەکە تەخت بکرێت بەڵام هەنێک جاریش هێنا یعنی بەدەم قسەوەیە ئیتر مەجلیسەکەوە فێر بوون کە بە هەدیئی نانەکە بخورێت 10 خولەکێک یعنی ئەخایەنێت
تۆ لە کاتێکا کە خواردنەکەت ئاماداکرد باسی ئەوت کرد کە بەیانی داوەتەکەی بۆ چلو ئەوە نەکەسە و ئەوانیش دیسانێنەوە یا پراخێخۆن. ئەگەر لە حاڵەتێکی ئاسایی یابێ کە تۆ ئێستا داوەتی ئێمەت کردووە و ئەم خواردنە ئەوەی کە ئەمێنێتەوە چی لەکەی؟ ئەوەی ئەمێنێتەوە هەڵیەگرم بۆ ژەمی دووە. با پرسیارێکت بە زۆر بە ڕاشکاوی لێ بکەم لەگەڵ خواردن فڕیان ناچۆنی؟ فڕی نایە. فڕی نایە. زۆر جار لە هەتا لەگەڵ مشکی لەم لەگەڵ مێردەکەشما هەیە ئەو برنجەی کە ئەمێنێتەوە ژەمی یەکەم ژەمی دووەم ئەو نایخوا من پرتاکەم بۆ نایخۆی خۆ هەر هەمان برنجە ئەڵێ نام ئەو بۆ بە ژەمی دووەم من نایخۆم ئیتر چی لەکەم فێڵێکی لێکەم ئەیکەم بە شۆربە پەتاتی بۆ تێکەم و سینگی تێکەم ئەیکەم بە ژەمی دووە. ئەوە ئیشێکی زۆر باشە کە تۆ ئەیکەیت و من ژنی تریشە ناسم کە ئەمە ئەکەن بەڵام بە گشتی لە لای ئێمە زۆر بە ئاسانی ئەبینی لە ماڵەکانە منجەڵە برنج فڕێ ئەدرێ منجەڵە شلە و منجەڵە گۆشت و ئەمانە هەمووی فڕێ ئەیرێ ئەو فڕێیانە بەداتاش دەرکەوتووە کە زۆربەی ئەو خواردنانی کە فڕێ درێن ئەو زبڵی کە لە بەردەرگای ماڵانە خواردنی مەطبەخە. ئەم عادەتە پێت وایە بۆچی ئەو کولتورە هەیە لە ناو ئێمە کە خواردن زۆر لێ ئەندرێت چوار کەست لە باتی بۆ چوار کەس لێ بنی بەشی دە کەس لێ ئەندرێت و بەشی 6 کەس فڕێ ئەدرێت. چەند هۆکارێک هەیە ئەوانش لە ئافرەتێکی شۆ بۆ ئافرەتێکی تر جیاوازە یەک لە هۆکارەکان پێم وایە ئەو ئافرەتانی کە ئیشی دەرەوە ئەکەن کەمتر خواردن فڕێن وەک لەوانەی کە لە ماڵەوەن و پشتیان چۆنەڵی بە پارەکە نایەشێت ئەوە یەکێک لە هۆکارەکان دووەم لە هۆکارەکان ئەوەیە کە هێشتا قیاسی دەستی خۆیان نەزانیوە ئەو هۆکاری سێمیان کە لە هەمویان زەرورترە کللتورەکەی ئێمەیە کە ئێمە وەکو وتەنی بە فەقیری و بە هەژاری هاتووین پێمان وایە ئەگەر ئەم ژەمە زۆر نەخۆین و زۆر لێنەنین لەوانەیە ژەمی داهاتوو ئەو خواردنەمان نەبێت. لە کوردەواریان مەسەرەن ئەو قسەیە هەیە ئەڵەن نابێ بنی منجەڵ میوان گوێی لێبێ کە بنی منجەڵ کە کەوچک بەر بنی منجەڵەکەوێ اینجا کەوچکەکەی لێبە کەواتە عیبە ئەگەر میوان بزانێت کە ئەو خواردنە هەر ئەوەندەیە کە لە بەردەمیایەتی ئەبێ وا بزانێت کە لە مەطبەخەکە بەقەدەر چەند لەسەر سفرەکە هەیە ئەوەنەش لەسەر مەطبەخەکەی تریش هەیە ئێستا ئێمە کە سفرە ڕائەخەین پێمان عیبە ئەو شلەی کە لێ ئەنێنیان ئەو شۆرباییان ئەو زەڵاتەیە هەر خواردنێکی ترە بیخینەیە قاپەوە قاپێکدا بنین تۆ چەند حەز لێ بە قیاسی دڵی خۆت دای بنێت. من وەکو خۆم ینی تەبیعاتەکەم وایە لایەنە تەندروستێکە لە لایشکە دانرێک مەسلێک کە گرم دەکرێتەوە لەوانەیە تووشی تەسەموم وەشتانە بی ئەگە جوان هەر نەگیرێتن بەس بە خۆم وەکو تەبیعات لەگەری ناگونجێم ئەوەش دەبتە هۆکارێک لەوەی زیادە ئیسرافیەکە دەگەڕێتەوە سەر بیدایەتەکەی ئەگەر کەم لێندرێ معنێ حتمیە نامێنێتەوە لە بۆ جەمەچکەت و گەرمیکەوە بەکاری بینیەوە دووبارە یعنی سەرەتاکەی زیادە لەبەر هەندێک گەرم دەکرێتەوە. زۆر جار خواردنی کۆنت بۆدانرێ؟ نەکەم. دەباشە ئێمە بەڵامە نهێنێت پێڵین کە بۆ تەکا بە خواردنێکی تر. ئانی ئاین سنفەکەی دەگۆڕی سنفەکەی دەگۆڕی برنجەکەت بۆ کا بۆسە لە شۆربا بەتاتی تێکەڵەکە بێتە سوپێکی خۆش. ینی لەو کاتە ئەم کێشەکەم لەگە تام و سێژەکەیە ئەگەر تام و سێژەکەی فرێش بی ئەو هیچ کێشەک نابێت. بۆ زانینی بڕی ئەو گۆشتەی ڕۆژانە بەکاردەهێنرێت سەردانی یەکێک لە گۆشتەکانمان کرد و لایەنە پەیوەندیدارەکان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە سەرەڕایبوونی قەیران ئەم ساڵ بەدەیان تەن زیاتر گۆشت بەکار هاتووە.
بەپێی ئەو داتا و زانیارانەی کە لە بەردەستی ئەمەدایە ئەوەی کە لە ناو گۆشتگای هاوچەرخی و لێر سەردەبڕێتن ڕێژەکە بەو شێوەیە ئاژەلی گەورەوە تا ڕەشەولاخ 100 بۆ 120 دانە لە ڕۆژانی ئاسایی سەردەبڕێتن ئەگەر مناسەبات نەبێتن 750 بۆ 850 دانە ئاژەلی بچوش واتە مەڕۆ بزن سەردەبڕێتن لە گۆشتگای هاوچەرخی هەولێر واتە شاری هەولێر پێویستی بەو ڕێژەیە زیاترە بەڵام بەداخەوە لەوانەیە جزئێکی کەم لە دەرەوە سەر ببڕێتن بەپێی ئەو داتا و زانیاریانە لە بەردەستی مەیە لە ڕۆژانی ئاسایی 45 بۆ 50 تەن پێویستی شاری هەولێرە و ئێمە لێرە لە ڕێی گۆشتگای هاوچەرخی هەولێرەوە گۆشتەکە ئاژەڵەکان سەردەبڕین و بە دوو زۆر پشکنیندا دەڕوا پشکنینی پێش سەربڕین و دوای سەربڕین لە ڕێگەی ئۆتۆمبیلە سارکەرەوەکان ڕەوانی ناوشاری هەولێری دەکەین بەو پێی بەڕێبەراتی ڤێتێرنەری هەولێر کە سەر بە وزارەتی کوشتتوکالە ستافێکیان لێرە ئامادەن کە بریتین لە 26 دکتۆر و کادری بەیتەڕی کادری ڤێتێرنەری دوو زۆر پشکنین بۆ ئاژەڵان دەکرێت کە دەهێنرێن بۆ گۆشتگا پشکنینێکیان پێش سەربڕین بۆ ئاژەڵانە دەکرێتن کە شچی نەخۆشیان لێ دەکرێتن یان بە کەڵکی زاوزێ ماون بەپێی قانون مواسەفاتی عێراقی نەگەیشتوێ بە وەزنی تایبەت بۆ سەربڕینیان ئاژەڵەکە بە کەڵکی تەکاسور واتە زاوزێ مابێ و ئاژەڵانە ڕەت دەکرێنەوە یەکەمیان بە مەبەستی ئەوەی چارەسەری تەندروستیان بۆ بکرێت دواتر سەر بەبڕدرێن دووەمیان بە مەبەستی زیادکردنی ڕێژەی ئاژەڵ و سامانی ئاژەلی لە هەرێمی کوردستان دوایەوەی کە سەربڕا پشکنینێکی تر بۆ گۆشتەکە دەکرێت ئەو بەشانێک کە لە پشکنین دەرناچن لە پشکنینی گۆشتەکە جەرجیتی سەپلیتیان جزئێک لە لاشەی ئاژەڵەکەی دووبارە ئەوانەش ڕەفز دەکرێن لەلایەن پزیشکی ڤێتێرنەریەوە ئێمە لە گۆشتگای هاوچەرخی هەولێر دەیان سوتێنین بە مەبەستی ڕێگەگرتن لە بڵاو نەبوونەوەی نەخۆشی بەڕاستی ئەو بەشەی کە دەسووتێندرێت لە 1200 پلەی سیلیزی دەسووتێندرێت دەبێت بە شێوەیەک لە پاودەر دواتر لە ئەکیاسی تایبەت لایلۆنی تایبەت فڕێ شوێنی مەبەست دەدرێ بۆ ئەوی ڕێگە بگرین لە بڵاوبوونەوەی نەخۆشی ڕۆژانە 6 بۆ 7 تەن لە دەرەوە سەر دەبڕێ و بەداخەوە هاوڵاتیانیش دەیکڕن بە مەبەستی ئەوەی بە بیانووی ئەوەی گۆشتێکی فرێشە گۆشتێکی تازەیە بەڵام بەداخەوە دوورە لە چاوی پزیشکانی ڤێتێرنەری من تەسەوەڕی 6 بۆ 7 تەنی لێ دەکەم ئەو ڕێژانە کە لە ڕێگای قوشتەپە و لە ڕێگای بنەسلاوە و لە هەندێک لە شوێنەکانی ناوشاریش سەردەبڕدرێن بە تاکید ئەو ڕێژەیە گۆڕانکاری بەسەردادێتن بۆیە دەرم 45 تا 50 تەن ئەو ڕێژەیە بەپێی ڕۆژەکانی هەفتە زیاد دەکەن ڕۆژەکانی پێش مناسەبات زیاد دەکاتن ڕۆژانی چارشەمە و پێنجشەمە ئەو ڕێژەیە زیاد دەکاتن ئەو مەوسیمە گەشتیاریەکان کە گەشتیار ڕۆمان تێدەکەن ئەو ڕێژەیە زیاد دەکاتن هەر مناسبەیە کە بێ بوون منە جێژنی قوربان یان جەژنی نەورۆز یان جەژنی ڕەمەزان یان مناسبەیە کە بێتن ئەو ڕێژەیە بەرەو زیادبوون دەڕوا بە تاکید زیادبوونە کە تەسەوەڕی ناکەی بوون منە جێژنی قوربانی ئەو ساڵمان ڕێژەیەکی یەکجار زۆر سەربڕا کە تەسەوەڕم نەدەکرد بەڕاستی لە چاو ساڵانی پارکە قەیران بوو پێرارکە قەیران بوو ئەو ساریش هەر قەیرانە بەڵام ڕێژەکە یەکجار زۆر زیادی کردبوو ئەو ڕێژەیە کە سەرمان بڕی 1996 دانە ئاژەڵی گەورە بوو کە هیچ جەژنەك لە بارودۆخی پێش قەیرانجە ئەو ڕێژەیە سەر نەبڕایە زایدەن 1950 ئاژەڵی بچووک کە بە کۆی گشتی دەکات نێزیکەی 165 بۆ 170 تەن لەو چار ڕۆژەی جەژنی قوربان ئەو ئاژەڵە سەربڕا و گۆشتەکەی دابەشی شاری هەولێر و کەمپەکان کراوە. خواردن و نەریتی خواردن لە ڕووی کولتوریەوە خوێندنەوەی تایبەتی بۆ دەکرێت و دەبەسترێتەوە بە هەندێک پاڵنەری دەرونی و کۆمەڵایەتی کەوا لە تاکەکان دەکات زۆر بخۆن یان کەم بخۆن و دەیبەستنەوە بە ڕوانگەی تاک بۆ خۆی و بۆ دەوروبەری. لە ڕاستیە لە هەموو کولتور و فەرهەنگێکا خواردن بەشێکە لەو کولتور و فەرهەنگە جۆرێک لە بەهایەکی هەیە بەها کولتورێکەکەی لە کۆمەڵگەی ئێمەشا کۆمەڵگەیەکە تۆزێک با بڵین بە خۆرین حەزمان لە خواردن پێگەیەکی گەورەی هەیە هەومان نزانین خواردن پێویستە بۆ ژیانی ڕۆژانە و زین لە چالێکەکان بەڵام لەسەر و ئەوەشەوە ئەو بە هاوگرنگجیە لە هەندێک حاڵەتدا لە سروشت و سنووری خۆی تێ ئەپەڕێت ئەوەیە کە خەڵک سەرکاتە سەریەوەی کە مناومناوە دادەی سەرکردنە سەر خواردن من پێم وایە ڕەهەندێکی لاوانێت و ئەتوانی سیرکەی ڕەهەندە کولتورەکەی نییە بە تەنها بەڵکو ڕەهەندێکی سیاسی هەبێت وەک لەوەی وتارێکا من ئاماژەم پێ خوێندنەوەم بۆ کردو ئەوەیە کە خەڵک هەز بە بۆشایی ئەکات لە قەیرانێکەدایە یاخود کاتێکە قەیران و پشێوی سیاسەکان زۆرە بێت خەڵک بۆی دەرباز بێت لەو جێژا و گرفتە سیاسیانە سەرکاتە سەر خواردن وەک دەواازەیەک بۆ خۆخەریکردن و سەر قالبوون پێوەی و
ئیشکردن لەسەری با بڵین خواردن ئیتر لە باتی ئەوەی کە خواردن بێ شتێکە تۆ ڕۆژان دووبارەیەکەیتەوە ببێتە جێگی باس و خوانس و خەمێک و شتێکە بە دوایە بگەڕێ بەڕاستی. ڕەهندێکی مێژوویش هەیلەوەدا کە ئێمە زۆر برسێتی و قەیران و ئابڵقی ئابروویمان زۆر بەسەراتوە نەبوونیمان بینیوە بە تایبەتی لە نەوەکانی پێش خۆماندا کە ئەوانە کە باس کراوەکو چیرۆکە بۆ ئێمە ئەجێڕێنەوە نەبوونی کارەساتێکی گەورەیە کە مرۆڤ بەردەوام ئەبێ ئاگای لە خۆی بە حسابی سپینەوە بکات یعنی لە نەئاگایی ئێمەدا جۆرێک لە برسێتی و لە ترس هەیە لە نەبوونی بەڕاستی و بە تایبەتی لەم سەر دەمەشدا کە ئێستا دەنگۆ و بانگەشەی ڕفراندۆ لە ئارادایە بە جۆرێک لە جۆرەکان باسیەوەکە لە ڕفراندۆ بکرێت و پرسی سەر بەخۆی بکرێتە جێبەجێکردنەوە لەوانە سنوورەکانمان لەسەر داخرین و ئێمە لە برسا بمرین ئەمەش جۆرێکە لە مۆتیڤ و پاڵنەرێک لەوانەیە زۆرێک لە ئێمە هەوڵبات بە شێوازێک چاو بڕێتەوە سەر بخاتە سەر خواردن بەڕاستی ئەگەر تۆ بێ جێنەرەیشنەکان نەوەکانی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین کە سەردەمی گرانی و قات و قڕی بووە لەگەڵ نەوەکانی ئێستا بەراوردکەی سیرەکەی ڕێژەی خواردن و قەڵەوی و قەبارەی جەستە زۆر جیاوازێکی زۆری هەیە ئەو کاتە خەڵک لەرتر بووە لاوااستر بووە لە بەرەوەی بۆ بنەوەکو پێویست گۆشتی نەبووە برنجی نەبووە خواردن سەرێکەکانی نەبینیوە بەڵام کاتێکە لە دوای 2023 سیرەکەیەکە هەموو کە سەیری وێنەکانی خێزان و بنەماڵەکەی خۆی بکات ئەو جیاوازیە بینێ کە خەڵک لەو کاتە لاوااستر بووە ئێستا نەبووە من برادێکی دکتۆر شتێکی واز کردم وتی هەندێک نەخۆشی فشاری خوێن و هەندێک نەخۆشی ترکە ئێستا هەیە یعنی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش نەبووە چونکە ئەو پەیوەندی بە دیاردەی دەوڵەمەندبوون و خۆشگوزارانی و زۆربوونی خواردنەوەیە لای ئێمە زۆر خواردن جۆرێکە لە ستاتۆسێکی با بڵین کۆمەڵایەتی کاتێکە تۆ سەر مێزەکەت پڕە لە 12 دەوری و قاپی جیاواز و خواردنی جیاواز بێگومان تۆ بۆ تاکە نەفرێک پێت ناخورێت هەر ئەوەی توانیت بڵێن چەند گرامێک چەند سە گرامێک بخۆیت بەڵام سیرەکەیت ئەگەر تۆ بچی بۆ ڕێستورانتە شیەکەکانوانە کە زۆر بناوانجان هەیە سیرەکەی مێزەکەت بۆ ڕازێنێتەوە لە خواردنی پێشەکی و لە ژەمی سەرەکی و لە پاش خواردنی ژەمی سەرەکیش کە سێشتت بووێت سیرەکەی دیانی سەر دەسوڕمە بڕاستی ینی ڕێستورانتپان هەیە کە تۆکو و جۆرەکە لە ماراسۆن چەند بخۆی لە مایە ئەوەندە ئەوە نەبیت وانە بۆ ڕێژە پارەیە جۆرەکە لە ماراسۆن ینی دووسێ دیاردەمان هەیە کە من دوو ڕێستوران چووم بەڕاستی سیر دەسوڕمێت هەر مرۆڤێک لە ئێمە ینی خواردنی خێزانێکی بۆ دائەندێت بەڵام خۆی خواردن یەک نەفرەتوانێت بخوات ئەوەی تریشی بە فیڕۆ دەدرات ئەی جۆرێکە لە ستاتۆسی کۆمەڵایەتی جۆرێکە لەو تێر نەبوونەر لە ڕۆحێکە لە وجودی ئێمە بۆ جۆرێکیشە من پێم وایە لە بۆشایەکی بوونەچی کە ئەڵێ وجودی لە ئێمەداهەیە کە پڕ نابێتەوە ئێمە شتێک بۆشایەگەی لە ئێمە ئیشەکات جۆرێک لە بێمانایی هەیە لە ئێمە ئیشەکات ئێمەمانەیە بە خواردن پڕیکەینەوە لە دێر زەمانەوە کوردەواری بە خواردنی سروشتی پڕ لە گیا و گوڵ ناسراوە و ئەمڕۆژ لە سەردەمی فاستفود و بەدەمڕێوە خواردن و ڕیکلامی وروژێنەر بۆ زۆر خواردن جگە لە زیادبوونی کێش بە فیڕۆدانی خواردن وەک دیاردەیەک لە زۆربەی شوێنەکان دەبینرێت.